دیارە تۆری یەکەمی بەنت بەش کوردستان تایبەتە بەو گۆڕانکاریە ژینگەی و کەشیانەی کە لە جیهاندا ڕوویانداوە لە ماوەکانی ڕابردوودا ئێمە خۆمان کە کەسانی شارەزاشنی لەم بوارەدا بەڵام دەتوانین بەچاو بەهەز گۆڕانکارەکان ببینین درەنگاتنی وەرزەکان گۆڕینی کەشوهەوا بەرزبوونەوە پلەی گەرما بەڕێژەیەکی چاوەڕوان نەکرا و سەختی زستان و چەندین بابەتی تر هۆکاریەمانە گفتوگوی لەگەڵ دەکەم یاخود گفتوگوی لەسەر دەکەم لەگەڵ کاک ئوسامە ئەشرەف پسپۆری کەشوهەوا کە ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە کاک ئوسامە سڵاوت لێبێ و بەیانیت باش زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا لە بەیانیت باش کوردستان ئامادەین کاک ئوسامە زۆر باس لە گۆڕانکاری کەشوهەوا دەکرێت ئێمەش هەندێک جار یانی وەکو کەسانی شارەزانە وەکو کەسانی ئاسایی دەتوانین گۆڕانکارەکان ببینین دەمێ بزانم ئەم گۆڕانکاریە بەرەوکوێ گەشتون و بەرەوکوێش دەگەن بەیانیتان باش بەیانی سەرجەم بینەرانی بەڕێزی کەناڵی NRT باش هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەکە خوازم لە ڕاستیە گۆڕانکاری ئاوهەوایەکان لە سەردەمی ئێستا بۆ بە شتێکی حتمی و بارودۆخی زەوی ئێستا بە جۆرێکەکەوە زەوی تەنێکی گردردونی نەخۆشە یان ناتەندروستە و پێویستی بە چارەسەر هەیە ئەم چارەسەرش زیاتر لە سەدا 90 چارەسەرەکە لەلایەن مرۆڤەیە پێویستە مرۆڤ چالاکیەکانی سنووردار بکە بۆیە گۆڕانکاری ئاوهەوایەکان چی بەرهەمهێناوە کۆمەڵێک دیاردی بە دوای خۆیدا هێناوە کە بریتە لە کەمبارانی بارانی بەخۆڕ و لافا و بریتە لە وشکە ساڵی زیادبوونی شەپۆلی سەرماوەکو و شەپۆلی کە ئەم ساڵ لە تقریبان لە 10ەوە بەردەوام بوو تا 21 و زیادبوونی شەپۆلی گەرما و زیادبوونی خۆڵبارینەوە و خۆڵبارینەی دوو هەفتە لەمەوە پێشکەوە یەکێک بوو لە قولسترین خۆڵبارینەکان لە سەدەی 21 کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە ئەمانە پێمانڵێنکەوە گۆڕانکاری ئاوهەوایەکان زۆر بە قورسی هاتوۆتە کایەوە و کاریگەری هەیە لەسەر چالاکیەکانی مرۆڤ و تەنانەت لەسەر تەندروستی مرۆڤیش ئەو کەسانی کە لایەن تەندروستیە مناعیان تۆزێک لاوازە ئەو کەسانێکەوە تەمەنێکی زۆریان هەیە یان ئەوانەیەکەوە تەمەنی کەمیان واتە منداڵن شەپۆلی سەرما و گەرما و خۆڵبارین ئەمانە کاریگەری هەیە لەسەر ژیانیان هەروەها بەرزبوونەوەی پلەکانی گەرما و نزمبوونەوەی پلەکانی گەرما کاریگەری هەیە لەسەر ژیانی ئاژەڵان و ژیانی ئاژەڵی کێوی و چالاکی گەشت و گوزاری و چالێکی کشت و کاڵیەکان کەواتە گۆڕانکاری ئاوهەوایەکان ئەو کەسانەشیکەوە ئەکادیمینین و لە ناوەندە ئەکادیمیەکاندا ناخوێنەوە وڵا خاوەنی توێژینەوەی زانستی نین بە هەمان شێوە ئاگاداری ئەو گۆڕانکاری ئاوهەوایە هەن و چونکە دەرەنجامەکانی کاریگەری هەبوو لەسەر ژیانی ئەوانیش و ئەم گۆڕانکاریانش بەردەوامە بەرەو نەخۆشخستنی زیاتری زەوی و کاریگەریەکانی ئەگەر بێت و بەم ئاراستەیە بڕوا ئەوە لە چەند ساڵی داهاتوە کاریگەریەکانی قولستر ئەبێت لەسەر ژیانی مرۆڤ ئەو کاتە بێگومان زیانەکانیشی زیاتر ئەبێت. باشە کاک ئوسامە ئەمەوێ باس لەوە بکەم یانی ئێستا وەرزی بەهارە ساڵانی ڕابردووی تر لە ناوەڕاستی مانگی سێوە تقریبان لە 10 مانگی سێوە ئەو ناوە کەشوایەکی بەهارەمانە بینی ئەگەر پێشتر لەمان بینیایە بەڵام ئەم ساڵ بینیمان ینی لە دوای نۆرۆزیش و تا دوێنێش کەشوایەکی سارد هەرێمی کوردستانی گرت بۆەوە بە شێوازە ینی بەشێک لە وڵاتیان ئەمایان دەودانوت بە درێژای زستان بەقدم چۆن ڕۆژێمە سەرمامان نەبووە ینی ئەوە کارەکەی چییە کە ئەم ساڵ بەهار بەو شێوازە دواکەوت و پێشبینی دەکرێت ینی جەوی بەهارە لەکەیەوە دەربکەوێت تەسەورەکەم ئەم ساڵتا ڕادەیەک بێ بەهار بین چونکە تا ئێستا ئەوە پلەکانی گەرما زۆر نزمە ئەوە چەند لە چەند ڕۆژی داهاتووە و پێشبینیەکرێکەوە پلەکانی گەرما زیاد لە تێکڕا بەرز ببنەوە لەو کاتەیە ئێمە ینی یەکسەر هاوی نییە ناڵێ هەست تۆزێ دوومان بەبار خۆش بە کاک ئوسامە ئومێدمان وایەکەوە دوای ئەم شەپۆلی گەرمایە کە دێت پلەکانی گەرما تا ڕادەیەک مامناوەند ببنەوە ئەگەری هەیە لە تا دەی ڕەمەزان لە دوای دەی ڕەمەزان و پلەکانی گەرما تۆزێک ئاسایی ببنەوە و ئینشاءڵڵا دابارینێکی هەرێمی کوردستان بگرێتەوە بەڵام سەرجەم پێشبینیەکان واڵێنکەوە لە سەیەکی ڕەمەزانە پلەکانی گەرما زۆر بەرزە بنەوە بە تایبەتی ناوەڕاستی و باشووری عێراق هەرێمی کوردستان بەهۆی بوونی ئەم بەرز و نزمێن و ناوچە شاخاویە و هەروەها بوونی تا ڕادەیەک سامانی ئاو بوونی گژوگیا ئەوە بەرزی لە ئاستی ڕووی دەریاوە بوونی دارستانەکانیش تا ڕادەیەک ئەکرێت پلەکانی گەرما
مام ناوانتر بن بەڵام پلەکانی گەرما زۆر بەرزەبنەوە لە ساڵی 2020 بۆ 21 وەرزی بەهار زۆر زوو دەستی پێکرد واتە ساڵی پار وەرزی بەهار زۆر پێشتر لە کاتی خۆی دەستی پێکرد و توێژەرە زانستیەکان ئەوانەی کە لە ناوەندە زانستیەکانە خەریکی توێژینەوە لێکۆڵینەوە ئاماژەیان بۆ کردکەوە ئێمە لە مانگی پێنجین ببرە لە مانگی چوارداین کەشوهەوای مانگی پێنجمانە یاخود لە مانگی پێنجداین کەشوهاکەمان کەشوهەوای مانگی شەشەوەتە پلەکانی گەرما زۆر بە خێرایی بەرز بوونەوە و ماوەی باران بڕان زوو کۆتایی پێهات ساڵی پار تقریبن لە مانگی سێوەیتر بارانێکی وانەبایی بۆ لە پارێزگای هەڵەبجەیە لە دوای مانگی سێوە تقریبن کەمتر لە 10 ملیم باران باریەوە ئومێدەکەینکەوە ئەم ساڵوانە بێ بەڵام ئەم ساڵ چەند شەپۆلێکی سەرما هەرێمی کوردستانی گرتەوەکو و شەپۆلی مانگیە کە ئاماژەمان پێکرد کە کۆمەڵەیە کارەساتی بە دوای خۆی داهێنا لە هەمویان گەورەتر ئەو کارەساتە بوو بەسەر بەرەبوومی کشت و کاڵی و درەختەکانە هێنایکەوە بەشێکی زۆری لە چەندین جۆری جیاواز درختی و شکر بە تایبەتی مزرەمەندیەکان و هەتا ئێسش پلەکانی گەرما زۆر زۆر نزمن هۆکارێکی ئەوەی هۆکارێک دیکە ئەوەی کە ئێمە زۆر هەست بە سەرما ئەەکەینەوەیە کە ئێمە لەبەر ئەوەی بەرەو کۆتایی مانگی سێچین چاوەڕوانی بەرزبوونی پلەکانی گەرما ئەەکەین ئەگەر نام پلە گەرمایە ڕاستە نزمە بەڵام تا ڕادەیەک ئاساییە لە چەندین ساڵان دیکەی پێشوشە هەبووە پلەکانی گەرما نزیک بۆ لەم پلەی گەرمی ئێستاوە بەڵام لەبەرەوەی ئێستا ئێمە چاوەڕی کەشێکی بەهارە ئەەکەین و زۆرترین چوونە دەرەوەمان هەیە بە تایبەتی بەهۆی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە تا ڕادەیەک چالاکی گەشتیارەکان سنووردارە بنیان بەرتەسکە بنەوە ئەگەر لە ساڵانی پێشیش چەندین ساڵە بۆکەوە پلەکانی گەرمان لە وەرزی بەهارە بەم شێوە یاخۆت نزیک لەم شێوەیە بۆ بەڵام هۆکاری ئەوەی کەەوە پلەکانی گەرما لە ئێستاە زۆر نزمە بریتە لە کاریگەری تۆپەڵەهوایەکانی باکوور یان کاریگەربوونی هەرێمی کوردستان بە باساردەکانی جەمسەری باکوور کە هۆکارە بۆ ئەوەی کەوا پلەکانی گەرما زۆر نزم ببنەوە ئەوەی کە ئێستا بینین بە جۆرێک ئەگەر لە جوتیارەکانیش پرسیار بکەین زۆر بەڕوونی پێمانڕێنکەوە گەشەی کشت و کاڵی زۆر زۆر کزە لەبەر ئەوەی پلەکانی گەرما هێشتا ئەوەندە بەرز نەبووتەوەکەوە ڕۆک و بەروبوومە کشت و کاڵەکان دەست بکەن بە گەشەکردن ینی کاریگەری لەسەر ژیانی ئەوانیش هەیە لەسەر گەشەکردن و چالەکیەکانی ئەوانیش هەیە بەهۆی کاریگەری تۆپەڵە هەواییەکان یا کاریگەری بای ساردی باکوورەوەیە کە لە چەند ڕۆژی داهاتووە کۆتایی پێێت. باشە کاکوسامە زستانی پێشوو زۆر زۆر بەکەمی هەستمان بە زستان کرد ئەیتر هەر ئەوە ئەوترایانوت ئەو زستانەی کە بۆ نمونە سەخت نەبێ یاخۆ زستانێکی ئاسایی بە زستانی دوای ئەوە حەقە بۆ کاتەوە ئێمە هاوینی پار زۆر 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 گەرم بوو ئەم ساڵش بە هەمان شێوە پێشبینی دەکرێت پلەکانی گەرمە هاوشێوی ساڵانی ڕابردوو بە ڕێژەیەکی هەندە بەرز بێتەوە پێشبینیە کەشوهایەکان ئەو پێشبیانەی کە ئاماژە بە بەرزبوونەوە یاخود نزمونەوەی پلەکانی گەرماکردن بە ڕوودانی کۆمەڵە کارەساتی ئاوهەواییان خێرایی بایان لە بازنامە ناوەندەکان ڕوودانی گەردەرولەکانەکەن کۆی کە مانگی پێشوو لە بەریتانیا لە ئەوروپا ڕوویدا یاخود پێشبینیانەی کە بە ئاماژە بەبوونی باران و بەفرەکەن لە 10 ڕۆژ یاخود 12 ڕۆژ زیاتر نابێت تێپەڕکە و لەم بارودۆخی ئێستاە کە پلەکانی گەرمە یاخود کە ئاوهەوا بە تەواوی کۆتە بەردەم گۆڕانکاریەوە ئەبینین پێشبینیەکان زۆر بەکەمی ڕاست دەرەچن و ئەو پێشبینەی کە ئەکرێت گۆڕانکاری بەسەردادێ هیچ بەڵگە و دەلیلێکی زانستیمان نیە ئاماژە بۆ بکە ئەگەر بۆ نمونە هاوینەکەی سەخت بوو زستانەکەی سەخت نابێ یاخود ئەو زستانەکەش بە هەمان شێوە سەخت ئەبێ بەڵام ئیدی تەواو گۆڕانکاری ئاوهەوایەکان بووە بە حاڵەتێکی ناچاری و ئەبێ لە 100% بۆ لەمە دووە بە تایبەتی بۆ وەرزی هاوین هەموو هاوینێک پێشبینیەوە بکەین کەوا پلەکانی گەرما زۆر بەرز ئەبنەوە و زستانەکەی ئەوەیان تا ڕادەیەکەکری هەندێک ساڵ سارد بێ هەندێک ساڵ زۆر زۆر سارد بێ ئەمە پێیوەستە بە دابەشبوونی پەستانی هەوا لە چینە بەرزەکانە چونکە ئەو پەستانە هەوایی کە لە چینە بەرزەکانە لە سنووری 500 میلی بارایە بەرپرسە لەوەی کەوا چ هەوایەک چ باەک هەڵەکاتە سەر ناوچەکە ئەو باە وشکە یاخود ئەو باە شێدارە و ئەو باە ساردە یاخود ئەو باە گەرمە یا بەرپرسە لە خۆڵبارین ئەگەر بێت و ئەم ناوچەیە
بە بەردەوامی بن ئاسمانی هەرێمی کوردستان ئاسمانی عێراق بە پستان بەرزی بمێنێتەوە ئەوە ناوچەکەمان گەرمە بێ و ئاسمانێکی سامەڵمان ئەبێ و کەمبارانیە بێ بەڵام ئەگەر بێت و پستانەکەی هەڵبەز و دابەزی هەبێ یاری بکە ئەو کاتانێکەوە پستان نزمە بێتەوە و ئەوە بپێی نزیکترین کاریگەری لێەوە هەندێک جار شەپۆلەکانی گەرمان ڕۆمان لەیەکە و هەندێک جاریش شەپۆلەکانی شێداری و باران و بەفر ڕۆمان لێکات ئەو پێویستە بە گۆڕانکاری پشتێنەی پستانەوە یعنی ئەگەر بۆ نمونە ئێستا من کۆمەڵک داتای پارێزگای هەڵەبجەم لایە هەندێک ساڵ تا ئەمڕۆ تا بڕواری سی لە ماوەی 20 ساڵە تەنها 8 ساڵمان هەیەکەوە باران لە خواری 500 میلیمەوەیە 2 ساڵیان باران لە خواری 300 میلیمەوەیە 2 ساڵ باران لە خواری 400 میلیمەوەیە و 4 ساڵیش باران لە خواری 400 میلیمەوەی هەتا ئەمڕۆ بەرواری سی 8 ساڵمان هەیە باران لە خواری 500 میلیمەوە بێ دیارە کە باران 500 میلیمی تێپەڕانە و کاتە تا ڕادەیە گاستی ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەوی و بەروبوومە کشت و کاڵیەکان لە حاڵەتێکی ئاساییە بن وە گەشەکەن و هیچ گرفتێک نابێت بۆ بەربوومی کشت و کاڵی بەڵام تا ئێسەوە گوتم 8 ساڵمان هەیە باران لە خواروی 400 میلیمەوەی بەڵام لە ساڵی 2003 بۆ 2004 هەتا بڕواری سی 789 میلیم باران باریوە و پلەکانی گەرمان لەو ساڵەیە تا ڕادەیەک مامناوەند بوون طبعا ئەگەر بڕی بارانبارین کەم بێ و پلەکانی گەرماش بەرز ببنەوە ئەو کات هەیەمە کەمتر سوود لەو بارانە وەرەگرین چونکە بەشێکی زۆری بارانەکە بێ بە هەڵم یاخود ئەگەر با چالاک بێ دیسانەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا بەهای ڕاستەقینەی باران کەم بێتەوە واتە ئێمە زۆر بەکەمی سوود لە باران وەربگرین بریندیانەکە ئەگەر بڕی بارانبارین و دابارینیش کەم بوو ئەو کاتە کاریگەریکە ئەبێتە سەر چالاکی کشت و کاڵی و پۆشەری ڕۆکی دیارەکە چالاکی کشت و کاڵیش کەم بوو و بەرگی ڕۆکیش کەم بوو ئەو کاتە بێگومان پلەکانی گەرمان زیاتر بەرزە بنەوە باشە کاکوسامە ئەم زستانە زستانێکی سەختمان بەڕای کرد بەڵام لەگەڵەوەدا ماوەی زستانەکە زۆر کەم بوو ینی تا مانگی 12ش ینی هەستمان بە پاییز نەکرد بەڕاستی تا مانگی 12 جاری وەرزی قەمسەڵە نەهات بوو و لە ماوەیەکی زۆر کەمە هەستمان بە سەرمایەکی زۆر کرد لە ماوەیەکی زۆر کەمە زستانێکی سەختمان بەڕای کرد هۆکاری کورتبوونەوەی وەرزەکان چییە ینی هۆکارەکەی بۆ چییە گەڕێتەوە کە ئەم ساڵا و شێوی ساڵانی پێشوو هەست بە پاییز نەکرا زستان دواکەوت بەڵێ خۆی تایبەتمەندی گۆڕانکاری ئاوهەوایەکان یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کەوا گۆڕانکاری لە کاتی وەرزەکانەکە بۆ نمونە وەرزی زستان لە ساڵێکە تەمەنی درێژ ئەبێتەوە و لە ساڵێکی دیکەیە وەرزی زستان تەمەنی کورتە بێتەوە یاخود وەرزی پاییز تەمەنی کورتە بێ درێژە بێ هاوین بە هەمان شێوە و بەهاریش بە هەمان شێوە بەڵام ئەم گۆڕانکاریش کە دروستە بێ هەندێک ساڵ هەیە پاییزەکەی وشکە بێ یان ئەم ساڵ تا ڕادەیە وەرزی پاییز وشک بوو وەرزی بەهاریش تا ئێستا بۆ شێوەنیە کە شێدار بێەوە ساڵی پار وەرزی بەهار زۆر وشک بوو وەرزی زستانەکەی باش بوو ساڵی وەرزی زستانیش تا ڕادەیەک مام ناوەند بوو وەکوتمان گۆڕانکاری ئاوهەوایەکان ئیدی بۆتە هۆکاری ئەوەی کەوا گۆڕانکاری لە کاتی وەرزەکانە بکە وەرەوەها لە تایبەتمەندی وەرزەکانیش کا سەرڕای ئەوەی کە کاتەکانی وەرزی زستان کەم ئەکاتەوە بێگومان ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا بڕی بارانبارینیشی کەم بێتەوە ئەمە هەردوو گۆڕانکاریەکە دیارە مەترسیدارە چونکە کاریگەری هەیە لەسەر ئاوی سەرزەوی لەسەر ئاوی ژێرزەوی لەسەر ژیانی مرۆڤ و زیندەوەران لەسەر چالاکیەکانەوە تەنانەت لەسەر دەرونی مرۆڤی ژیانی ئەگەر ئێستا چاوپێکردنێک یا توێژینەوەی ئەنجام بدەیت لەگەڵ ئەو جوتیارەکانەوانەی کە بەروبوومی کشت و کاڵیان هەیە یاخود ئەو کەسانەی کە بەروبوومی باخداریان هەیە یا لەگەڵ کەسانی دیکە ئاساییشە بە ئەگەر چاوپێکوتنیان لەگەڵا بکەی ئەم دواکەوتن و پێشکەوتنی باران و یان ئەم شەپۆلی گەرما و سەرمایە بێگومان کاریگەری لەسەر دەرونی ئەوانیش کردووە چونکە ژیانی ئەوانیش دیسان پێویستە بۆ بەروبوومی کەواکە لە زەویەوەیە بۆیە ئەم گۆڕانکاری ئاوهەوایانە کە بە تایبەتی بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە دیارە کە پلەکانی گەرمە بەرز بوویەوە ئەو کاتە وەرزی زستان تا ڕادەیەک سنووردار ئەبێت یاخود وەرزی هاوین زیاتر مۆداکەی فراوانە بێ وەرزی هاوین چۆن فراوانە بێ بۆ منە مانگێک مانگونیوەک لە وەرزی بەهار وەرئەگرێەوە مانگێک یان خۆ چل شەو لە وەرزی پاییزیش هەر پلەکانی گەرما بەرزە بێ ڕاستە لە ڕووی جوڵی گەردونیەوە لە ڕووی شوێنی سوڕانەوەی زەوی بە دەوری خۆردا
دەستپێکی وەرزی بەهارە یاخود دەستپێکی وەرزی پاییزە بەڵام لە ڕووی تایبەتمەندی ئاوهواییەکانەوە واتە بەرزبوونەوەی پلەی گەرمە هەروەها لە ڕووی وشکیەوە کەوا بارانبارین یاخود دابارین نییە هەر تایبەتمەندیەکانی وەرزی هاوینی هەیە بێگومان هەندێک جار وەرزی بەهار و وەرزی پاییزیش بڕێک لە وەرزی زستان وەرئەگرن واتە وەرزی زستانە بەڵام تایبەتمەندی گەرمی وها تایبەتمەندی شێداری واتە بارودۆخەکە گەرمە تا ڕادێک یاخود مەمناوەندە و کەشوهاکەش وشکە دابارین نییە واتە تایبەتمەندی وەرزی بەهار و پاییزیانێ ئەمە لە تایبەتمەندیەکانی وەرزی زستان کەمەکاتەوە طبعاً گۆڕانکاری وەرزەکانیش وەکوتمان گرفتە بۆ مرۆڤ و بۆ چالاکیەکانی ئەمە بە پلەیەکەم پێویستە بۆ کار و چالاکیانەی کە مرۆڤ ئەنجامی ئەدا لە کارگە پیشسازیەکانەوە لە ئۆتۆمبیل و چالاکی گواستنەوە زۆر باشە کاک ئوسامە دێمە سەر هۆکارەکان بەگشتی بەڵام لێرە پرسیارەکە ئەوەی ینی کەشوهەوای جیهان بەرەو کوێ دەڕوات بەرەو کوێ دەگات ئەم گۆڕانکاریانە بەم شێوازە بەردەوامی هەیە پێشبینی دەکرێت لە داهاتوودا کاتی وەرزەکان ماوەی وەرزەکان گۆڕانکاری وەرزەکان لە کاتی خۆیدا بە دەربکەوێت یان دەتوانین بڵێن هەر بەرەو خراپترە ڕوە وەک پێشتر ئاماژەم پێکرد زەوی تەنێکی گردردونی نەخۆشە بەڵام لێرە پێویستە ئاماژە بۆ بکەین کە بەشێک لە زانایان کەوا توێژینەوەی زۆر زۆر باش زۆر ئاسبەرزیانەیە زۆر بە کوالێتیان هەیە ئاماژە بەوە ئەکەن کە ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمە یاخود ئەم گۆڕانکاریە کەشوهەوایانە ئەم گۆڕانکاری ئاوهوایانە تایبەتمەندێکی زەوی خۆیەتی و پێویستە بە خولگەی سوڕانەوەی زەوی بە دەوری خۆردا و لاری تەوەرەی خۆر بەرامبەر بە زەوی ئەم گۆڕانکاریانە شتێکی سروشتین ئاماژە بەوە ئەکەن کەوا چالاکی مرۆیەکان بە کەمتر لە سەدا هۆکارن بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما یاخود بۆ ئەم گۆڕانکاریانە ئاماژە بۆکەن کە دیاردێکی سروشتی ئەگەر دواتر دەرفەت هەبوو باسی بکەین بەڵام زەوی ئەو چەنە گردردونی ئەو تەنی ئاسمانیە نەخۆشەیەکەوە گۆڕانکاریەکان بەرەو خراپتربوونیە بن و چەندین کۆنفرانس و کۆنگرێ نێودەوڵەتیمان هەیە بە بەشداری زیاتر لە 180 لە 150 وڵات لە هەندێک کۆبوونەوە کۆنگرە و کۆنفرانسی دیکەیە کە ئەیانەوێت سنووردا بنێن بۆ ئەم کارەساتەی کە بەسەر زەویایەت و تەواوی داتا و زانیاریەکان ئێمە زیاتر پشت بەشیە بەستین پشت بەوە بەستین کەەوە پلەکانی گەرمە بەڵێ پلەکانی گەرمە بەردەوام لە بەرزبوونەوەدایە دیارە بە پۆینت و بە زۆر زۆر کەم ئەوە نیە لە ماوەی ساڵێک 2 ساڵە پلەکانی گەرمە پلەیەکیان دوو پلە بەرزبوونەوە کە ئەمە زۆر کارەساتە زۆر جار ئامانجی گەورەترین کۆنگرە و کۆنفرانسی نێودەوڵەتی کەشوهەوایی ئەوەیەکەوە پلەکانی گەرمە 1 پۆینت یان 2 پۆینت پلەکانی گەرمە نزم بکەنەوە و اختیاری دووەمیان ئەوەیە کە ئەگەر بێت و پلەکانی گەرمە ئەو 2 پۆینتیان ئەو 1 پۆینتی ئەگەر نزم نەبێتەوە هەوڵ بدەن بەرزبوونەوەی زیاتری ڕاگرنواتە ینی کاک ئوسامە بۆچی زیاتر هەوڵ بۆ دابەزاندنی یاخود نزمکردنەوەی پلەکانی گەرما دەدرێت دەشێ بڵین ینی بەرزبوونەوەی پلەکانی گەرما زیان بە ژینگە بە کەشوهەوای جیهان بە مرۆڤ بگەێنێت بەڵێ بێگومان بەرزبوونەوەی پلەکانی گەرما کارەساتی زۆری هەیە و مەتابەتی ناو چە خولگەی و نیمچە خولگەیەکان لەو شوێنانە پلەکانی گەرما خۆی تا ڕادەیەک بەزە کە پلەکانی گەرما لەو هەندێک شوێنی دیکە بۆ نەبەرزەوێتەوە تایبەتمەندی وشکی یاخود تایبەتمەندی بیابان وەرەگرێت تایبەتمەندی وشکی و بیابانی وەرگرت چالاکی کشت و کاڵی سنووردار بەیەکەوە تەنان چالاکی نیشتەجێبوونیش یعنی ئەگەر بارودۆخی ئاوهەوا وشکە ساڵی بەم شێوەی بەردەوام بێ هەروەها گرتنەوەی بەست و بەنداوەکان و سەرچاو ئاویەکان لەلایەن ئێران و تورکیا و بەم شێوەی بەردەوام بێ ئەوە دانیشتوانی ناوەڕاستیان تا ڕادەیەک دانیشتوانی باشووری عێراق تەنها سێ هەڵبژاردە سێ بژاردەیان لە بەردەستایە یان ئەوەیە کۆست بکەن بۆ دەرەوەی عێراق یان ئەوەیە بەرەو هەرێمی کوردستان یانەوەی خوانەخواستە بە شێوازێکی لەسەرخۆ کۆتایی بە ژیانیان بێ کەواتە ئەمە هەمووی کارەساتە بۆیە بەرزبوونەوەی پلەکانی گەرما بە تەواوی گۆڕانکاری زۆر زۆر گەورە دروست ئەکا لەسەر زەویە کە وتمان کەمبوونەوەی بڕی بارانە و بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە و زیادبوونی ماوەی وشکیە لە هەندێک شوێن بە جۆرێک ئەکرێ کارەساتەکە قوڵ بێتەوەکەوە بە تەواوی گرفت بۆ ئاوی خواردنەوە دروست بکەوە لە هەندێک شوێن ڕاستە ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمایە تا ڕادەیەکی زۆر کەم بۆ بەشەکانی باکووری زەوی وەکو باکووری کەنەدا باکووری ئاسیا باکووری ئەوروپا تا ڕادەیەک باش بێت چونکە هەندێک زەویان هەیە بە بەستەڵکتا پۆشراوە یاخود وەرزی گەشەکردن لەوێ کورتە واتە وەرزی زستان ئەوەندە درێژە
وەرزی هاوین و بەهار و پاییز بە هەمووی لە 2 مانگ تا 3 مانگ تێپەڕناکە لەو ناوچانە هەرچەند ئەگەر خاکیشی هەبێ ئەگەر زەویشی هەبێ بەهۆی لەبار نەبوونی ئاوهواکەیەوە ناتوانرێت هەندێک چالاکی کشت و کاڵی ئەنجام بدرێ بۆی ئەگەر پلەکانی گەرما تا ڕادەیەک بۆ ئەوەیە باش بنەوە بۆ ناوچە گەرم و نیمچە گەرمەکان پلەکانی گەرما کارەساتی زۆر ئەخولقێنێ و بە تایبەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ڕاستەخۆ نزیک نین لە هیچ سەرچاوەیەکی لە هیچ ڕوبەرێکی ئاویەوەکو دەریا و زەریا بۆ نمونە ئەوەی کە هەیە دەریای ناوەڕاست و کەنداوی عەرەبی و دەریای ڕەش و قەزوینە ئەمە کارەساتێکی بڵین کاریگەریەکی ئەوتۆی نییە لەسەر ئێمە بەڵکو هەندێک ساڵ ئەتوانین لێ کارەساتیشە بۆ بە جۆرێک نابێت هۆی نردنی نزبە پاڵەپەستە و شێداری بۆ هەرێمی کوردستان کەواتە بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاریگەری زۆری ئەبێ لە سەرمان بە تایبەتی هەرێمی کوردستان کە ناوچەیەکی تا ڕادەیەک وشکە بەشەکانی باشووری ئەوە زیاتر بۆیە ئەگەر بێت و پلەکانی گەرما زۆر بەرز ببنەوە بەڵێ کارەساتی زۆر گەورە خەڵقێنێ بەڵکو ئەگەر پلەکانی گەرما بۆ نمونە بتوانرێت کە ئەمە شتێکی زۆر مەحاڵە ئەگەر پلەکانی گەرما ئێستا پلەی گەرمای گۆی زەوی تقریبان 14.6 یاخۆ 14.7 پلەیە هەموو گۆی زەوی ئەگەر بێت و پلەکانی گەرما بتوانێت دابڵزێنن بۆ 14.4 یا 14.3 پلە تەسەورەکەم بارودۆخی زەوی زۆر ئاساییە بێتەوە و پلەکانی گەرما یاخود ئەو گۆڕانکاریە وەرزیانەی کە بەڕێست ئاماژەت پێکرد وەرزەکان لە کاتی خۆیان دەست پێەکەن و لە کاتی خۆیان کۆتاییان پێێت بە بەروار و بە سەرجەم تایبەتمەندیەکانیشەوە ئایا وشکی ئایا گەرمیە شێداریە نزمبوونەوە بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە هەموو بارودۆخەکان ئاساییە بێتەوە و چالاکی مرۆڤ زۆر بە ئاسایی ئەڕۆت بەڵام ئەگەر بێت و ڕێگە لە منەگیرێەوە پلەکانی گەرما بەرز ببنەوە ساڵ بۆ ساڵە بێ چاوەڕانی گۆڕانکاری زیاتر بکەین و کارەساتی دیکە بەڕێوە بێت کاتە بە هەموو ئەمانە ببەستینەوە بە چالێکی مرۆیەکانەوە تاکو سامە کاتە با بپرسیم چۆن سنووردارکردنی چالاکی مرۆیەکان چۆن زیادبوونی چالاکی مرۆیەکان کاریگەری لەسەر کەشوهەوای جیهان دروست دەکەن ینی دەکرێت ئەگەر وڵاتانی جیهان بەگشتی ڕێکەوتنێک ئەنجام بدەن بۆ بەلایەنێکەمەوە سنووردارکردنی چالاکیەکانیان کەشوهەوای زەوی بەرەوکوێ دەچێت ینی دەگاتە ئەوەی کە تەنها بەرزبوونەوەی پلەی گەرما بەرز بێتەوە ڕێگری لە بەرزبوونەوەی بکرێ خود دەکرێت لە ڕێگەی سنووردارکردنی چالاکی مرۆیەکانەوە لە گەرمای زەوی دووبارە نزم بکرێتەوە. بەڵێ خۆی ئەرکی توێژەرەکانی ئارکی توێژینەوە یا ئارکی ئەو کەسانێکەوە لە سپۆڕی بواری پلاندانانن یا کارەسات دەسەرشتیەکانن ئایا لە سربەکەرتی گشتی بن یاخو سربەکەرتی تایبەت بن کاری گرنگیانەوەیەکەوە پێش ڕوودانی کارەساتەکە پلانی بۆ دامرێ و ڕێگری لێ بکرێ بۆ نمونە ئەم ساڵ وەکو ئاماژەم پێکرا ئەو بۆرانەیەکەوە بەریتانیا گرتەوە یاخود ئەو شەپۆ لە گەرمایی وەرزی هاوین کە کەنەدای گرتەوە پلەکانی گەرمان زۆر بەرزبوونەوە بەتایبەت ئەو ناوچانە تا ڕەتەیەک شێدارە لەگەڵ بەرزبوونەوەی زیاتری پلەکانی گەرمایە یعنی ئەگەر پلەکانی گەرما لە ناوچەیەکی وشکا دوو پلە بەرز بێتەوە ناوچەیەکی شێدارە زۆر زیاتر لەوە بەرزە بێتەوە چونکە شێ توانای هەڵگرتنی پلەی گەرمای هەیە واتە پلەکانی گەرما زیاترشی ئەبنەوە ئەوانیش توانای خۆگونجاندنیان نییە بۆیە کاریگەری زیاتریانە بێ لەسەری بۆیە گۆڕانکاری ئاوهەوایەکان تەنها کاریگەری لەسەر ئێمە نەبووە کاریگەری لەسەر ئەوانی دیکەشە بووە بنەوە لە وڵاتانی ئەوروپا ئەمریکا وڵاتە پێشکەوتووەکان بۆیە ناچارن کەوا خۆیان بگونجێنن تا ڕادەیەک بەڵام ئەگەر بێت و کاریگەریەکان لە توانای خۆگونجاندن تێپەڕی ئەو کاتە ئەبێ کۆنفرانس و کۆنگڕی زۆر بەپەلە و زۆر خاوەنی بڕیاری باش و ئەو بڕیارانە بگرێنە یاسا و جێبەجێ بکرێن کە بریتێ لە سنووردارکردنی چالاکیە مرۆیەکان و بتایبەتی چالاکی پیشسازیەکان تەنانەت چالاکی پیشسازی و هاتوچۆ و بڕینی دارستانەکان و دەرهێنان و سوستاندنی نەوت و پاڵاوتنی و تەنانەت ئەو جەنگانەی کە ئەکرێ بۆ نمونە ڕۆژڵاتی ناوەڕاستەوە جەنگی عێراقەوە جەنگی سووریا و جەنگی یەمەن تەنانەت هەندێک ئەو ململانەیەکە لە سعودیە و نێوان حوسیەکان و لەگەڵ سعودیە ڕۆئەدا ئەو جەنگەی لە لوبنان هەیە و یاخود بڵین ئەوەی لە ئێستا لە ئۆکرانیا هەیە ئەم جەنگانەش بێگومان کاریگەریە بێت لەسەر زیادکردنی بیابان و لە ناوبردننی دارستان و ڕوبەری سەوزایی و تەنانەت ئەو سووتانەی کە هەیە لە هەندێک دارستانەکانە ئایا سروشتی بێ یاخود مرۆییە ئەبێ ئەم چالاکیانە سنووردار بکرێن بۆ ئەوەی کاریگەری زیاتری نەبێت بەڵام ئەوەی جێگەی گرفتە هەندێک جار ئەم کۆنگرە و کۆنفرانسە نێودەوڵەتیانە ئەکرێت
پلانی باشدانرێ بڕیاری زۆر باش دەرەکرێ بەڵام وڵاتان پێوی پابند نابن بە تایبەت وڵاتە پێشکەوتوەکان بۆچی پێوی پابند نابن لەبەر ئەوەی ئەوان تەمۆحی زیاتریان هەیە و زیاتر لایانی مادی بەلایەنەوە گرنگە ناتوان پابند ببن بەو یاسا بۆ بڕیارانەی کە خۆیان بەشدارن تایە ناتوان چالاکیە ئابووری و بازرگانیەکانیان سنووردار بکەن بەڵکو بەردەوام پەرەی پێدەن بۆیە تا ئێستا زۆربەی زۆری وڵاتان پێوی پابند نەبوون بۆیە گۆڕانکارەکان بەم شێوە بەردەوامە گەرنا چەندین کۆنگرە کۆنفرانس لە سەرەتای ساڵانی نەوەدەوە بەسرێ بۆ گۆڕانکاری ئاوهۆیەکان گۆڕانکاری کەشوهۆیەکان ئەگەر بێت و کەمتر لە نیوەشیان جێبەجێ بکرێت تا ئێستا پلەکانی گەرما بەم شێوەیە بەرز نەبوونەوە کاریگەری خراپانیان ئەبوو لەسەر ژیانی مرۆڤ و لەسەر کار و چالاکیەکانی زۆر باشە کاکوسام ئاشراف سپۆری کەشوە و سپاس بۆی لەگەڵ ئێمە بەرزار بووی کاکوسام سپاس بۆی